سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە ئێستاش سەردەڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ، هشداری ڕێکخراوەی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان، بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی بەلوچ لە زیندانەکانی ڕژیم، و هێرشی گروپی چەکداری نەناسراو بۆ سەرهێزەکانی ڕژیم لە شارستانی ڕاستەک. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی یوسف کەلوونەک زادا بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراوە. هشداری ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک هشداریدا کە لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە بە هەزاران بەندکراوی سیاسی و عەقیدەتی لە ئێران و هەروەها دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو کاتی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم بە ترسی سەپاندنی حوکمی سێدارەیان لەسەرە. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گوشارە نێودەوڵەتیەکان بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی حکوومەت بە مەبەستی تۆڵەکردنەوە لە کۆمەڵگەی ناڕازی ئێران بڕیاری داوە ژمارەیەکی زۆر لە بەندکراوان لە سێدارە بدات و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی سەبارەت بەم بابەتە هەڵوێستی توندیان هەبێت. بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێی دوایین راپۆرتەکان هاوڵاتیان لە ئێران و کوردستان بۆ ماوەی زیاتر لە 1536 کاتژمێرە لە مافی دەستڕاگەیشتن بە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بێبەشکراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان سەرەڕای بێبەشکرانی هاوڵاتیان لە هێڵی ئینتەرنێتی بۆ زیاتر لە 65 ڕۆژە هەروەها هێڵەکانی پەیوەندی ناوخۆ لە زۆربەی ناوچەکان تووشی کێشەی جددی بوون و ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر پیشە جیاوازەکان داناوە. لە هەمان کاتدا بە وتەی چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکانی و ڕێگری لە دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکانی دیکە لە ئێران درێژە بە داخستنی هێڵەکانی ئینتەرنێتی و پەیوەندی دەدات و ئەگەری هەیە لە ڕۆژانی ڕابردوودا درێژەی گوشارەکان بۆ سەر هاوڵاتیان بەرزتر ببێتەوە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی بەلوچ لە زیندانەکانی ڕژیم. بە پێی راپۆرتی گەیشت و هاوڵاتیەکی بەلوچ و خەڵکی شارستانی جاسەک سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 12 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی عوسمان هوتی تەمەن 35 ساڵ ڕێکەوتی 1/1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکرانیان ئەو تۆمەتانێک کە خراوەتە پاڵی زانیاریەک لەبەردەستدا نییە. هێرشی گروپێکی چەکداری نەناسراو بۆ سەر هێزەکانی ڕژیم لە شارستانی ڕاستەک. بە پێی دوایین هەواڵەکان کاروانێکی هێزەکانی سپای پاسداران لە شارستانی ڕاستەک لەلایەن گروپێکی چەکداری نەناسراوە کراونەتە ئامانج و بۆ هۆیەوە فەرماندەیەکی کۆماری ئیسلامی بریندار بووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە جگەل لە برینداربوونی ئەو فەرماندەیە بە ناوی مەحموود باغبانی کۆمەڵێکی دیکە لە هێزەکانی ڕژیم بە سەختی بریندارن و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ لایەن گروپێک دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم هێرشیان لە ئەستۆ نەگرتووە. درێژەی ئۆپراسیۆنەکانی ئەرتشی ئیسرائیل لە باشووری لوبنان. بە پێی دوایین هەواڵەکان ئەرتشی ئیسرائیل لە ئۆپراسیۆنەکان و هێرشەکانی بۆ سەر باشووری لوبنان بەردەوامە و بەو هۆیەوە هەزاران شارۆمەندی ئەو وڵاتە ئاوارە بوون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان لە ئەنجامی هێرشەکانی ئەرتشی ئیسرائیل
بۆ سەر پێگەکانی حیزب وڵای لوبنان لە ناوچەکانی باشووری لوبنان بەدەیان یەکەی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی زیانی زۆریان بەرکەوتووە. لە هەمان کاتدا فەرماندەی گشتی ئەرتشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە لە ئەنجامی ئۆپراسیۆنەکانیان لە باشووری لوبناندا ژمارەیەکی زۆر لە لانچەرەکان لە ناوچوون و هەروە جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی بەردەوامی هێرشەکانی حیزب وڵای لوبنان بۆ سەر خاکی ئیسرائیل و هێزەکانیان درێژە بە ئۆپراسیۆنەکانیان دەدەن. هێرشی هێزە دەریایەکانی سوپای پاسداران بۆ سەر کەشتیەکی بازرگانی لە گەروی هۆرمۆز. ئێوارەی یەکشەمە 13 گوڵانی 1405 هەتاوی کەشتێکی بازرگانی لە کاتی تێپەڕبوون لە گەروی هۆرمۆز لەلایەن هێزە دەریایەکانی سوپای پاسدارانەوە هێرش کراوەتە سەری. بەپێی دوایین هەواڵەکان ناوەندە ئۆپراسیۆنی بازرگانی دەریایی بریتانیا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاندووە کە لە ئەنجامی ئەم هێرشەدا زیانێکی زۆری مادی بەرەو کەشتیە کەوتووە، بەڵام هەموو سەرنشینانی ئەو کەشتیە سەلامەتن و بۆ شوێنێکی ئەمن ڕاگوێزراون. لە هەمان کاتدا ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سوپای پاسداران ڕایگەیاندووە کە هەر کەشتێکی بازرگانی کە بە پێچەوانەی یاساکان لە گەروی هۆرمۆز تێپەڕ ببێت دەکرێتە ئامانج. دوایین هەواڵ بەرزکردنەوەی ڕێژەی بەرهەمهێنانی نەوت لەلایەن ئەندامانی ئۆپێک پلاسەوە. بەپێی دوایین راپۆرتەکان ئەندامانی ئۆپێک پلاس ڕایانگەیاندووە کە بەهۆی ئاڵوگۆڕەکانی ناوچەکە ڕێژەی بەرهەمهێنانی نەوت بەرز دەکەنەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان وڵاتانی عەرەبستانی سوعودیە، سووریا و 5 ئەندامی ئۆپێک پلاس ڕایانگەیاندووە کە بەهۆی هاتنەدەرەوەی ئیماڕەتی یەکگرتووی عەرەبی لەو ڕێکخراوەیە بە تەمام بە مەبەستی ڕاگررتنی دۆخەکە ڕێژەی بەرهەمهێنانی نەوت بەرزتر بکەنەوە. شایانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا ئیماڕەتی یەکگرتووی عەرەبی بەهۆی ئاڵۆزبوونی دۆخی ناوچەکە ڕایگەیان کە بە تەواوی لە ڕێکخراوەی ئۆپێک پلاس دێتە دەرەوە و بە شێوەیەکی سەربەخۆ ڕێژە بە چالاکیەکانی لە بواری بەرهەمهێنانی نەوت دەدات. بەڵێ بینەرانی ئازیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن.